بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان. بەشی دووهەم، مافی دیاریکردنی چارەنووس. یەکەم، بوونی ستەمی نەتەوایەتی لە سەردەمی ڕژیمی پاشایەتی و چ لە سەردەمی ڕژیمی کۆماری ئیسلامی وێڕای دڕندانەترین شێوازەکانی سەرکوتگەری لە دژی خەڵکی کوردستان بەردەوام هۆکارێک بوون بۆ دواکەوتووی ئابووری و فەرهەنگی ئەم ناوچەیە و خەڵکی کوردستانی ئێران گەلێک جار لە دژی ئەو ستەمکاریە و لە پێناو وەدەستهێنانی مافی دیاریکردنی چارەنووس خەباتیان کردووە. هەر بۆیە لە کوردستانی ئازادکراودا مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بە مانای ئازادی جیابوونەوە لە ئێران و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ وەک یاسا ڕادەگەیەندرێ و مەرجی پێویست بۆ کەڵک وەرگرتنی وشیارانە لەم مافە دابین دەکرێ و گارانتی لە پشت دەبێت. دووەم، ئەگەر بە دابینبوونی ڕەسمی ئەمەلی و واقعی هەلومەرجێک کە لەو بەرنامەیەدا ئاماژەی پێکراوە خەڵکی کوردستان بڕیار بدەن کە لە چوارچێوەی ئێراندا دەمێننەوە، لەوەها بارودۆخێکدا ئەرکی دەوڵەتی ناوەندیە کە بێجگە لە قبوڵی سەرجەم مەرجەکانی گونجێنراو لەم بەرنامەیەدا و هەروەها بە پێی سیاسەتێکی گەڵاڵە بۆ داڕێژراوی ئابووری دواکەوتویەکانی سەرچاوە گرتوو لە هەڵاواردنی نەتەوایەتی بە تەرخانکردنی بودجە و ئیمکاناتی پێویست لە سەرجەم بوارەکاندا قەرەبوو بکاتەوە. سێم، چوارچێوەی پێکهاتەی ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی شوڕایی کوردستان بە پێی دەنگی ئازادانەی خەڵکی ناوچە کوردنشینەکانی ڕۆژاوای ئێران دیاری دەکرێت. سەرجەم خەڵکی نیشتەجێی ئەم ناوچەیە بەجیا لە نەتەوا ڕەگەز و مەسحەب لە تەواوی بوارەکاندا بەشداری لە نیزامی یاسادانان بەڕێوەبەرایەتی و قەزایی کوردستاندا دەکەن و بەبێ هیچ هەڵاواردنێک لە مافی وەک یەک لەگەڵ دانیشتوانی خەڵکی کوردستان بەشدارن. چوارم، حکوومەتی کوردستان هەر جۆرە سات و سەودایەکی دەوڵەتی ناوەندی لەگەڵ هێزە خۆجێیەکان سەبارەت بە دیاریکردنی پێکهاتەی سیاسی کوردستان بە نایاسایی و بە ناڕەوا دەزانێت. دیاریکردنی چارەنووسی هەر گەڵاڵەیەک سەبارەت بە چۆنیەتی ئیدارەی کۆمەڵگەی کوردستان و شێوازەکانی پەیوەندی لەگەڵ دەوڵەتی ناوەندی لە ڕێگای دەنگی گشتی خەڵکی کوردستانەوە دەبێت.